تقريبا 20 ساڵە بێ لەمە پێش بەرنامەیەکی ڕادیۆیمان هەبوو هەر ئاوا ڕەمەزان بوو. برایەکی زۆر خۆشەویست هەبوو کە ئەویش 2-3 مانگ بوو هاتوو بە ڕادیۆ. طبعاً ناوی نابم ئەم برایە طبعاً بینم زۆر لەگەڵە زۆر ڕەفاقەتمان هەیە. پێشتر خەیات بوو لە بازاڕە. لە بازاڕە خەیات بوو ئیتر ئەو 2-3 مانگە وازی لە خەیاتەکەی نابوو هاتوو بە ڕادیۆ. کە هاتووە ئێمەش بەرنامەی ڕاستەوخۆمان هەبوو لە کەسێکی تریشمان لەگەڵا بوو 3 کەس هی ڕەمەزان قسەکردن و تەلەفۆن وەرگرتن و ئەو پیاوەی تریش مامۆستا شێخ کەمالی گڵەزەردە بوو کە ڕەنگە هەمووتان بیناسن ئەم سیانە بووین کە ئەم برایە قسەی کرد خوشکێک تەلەفۆنی کرد وتی ئەرێ ئەوە فڵانە کەسە لەگەڵتان لە ڕادیۆ دانیشتوتمان بەڵێ وتی فڵانە کەس بۆ خاتری خوا من 3 دانە مانگە بە دوای تۆ ئاگەڕێم نازانم لەکوێ ئەرەکەواکە و فەوتانم دوکانەکەی داخستووە چی و لێکرد لەو کەوایە وەڵاتر مەوسە بوو بە کەواکە وڵی باشی دۆزیوەتەوە ئافەرم. ئەمە یەک مامۆستا شێخ کەمال طبعاً بەرنامەیەکمان هەبوو شێخ کەمالی گڵەزەردە بەرنامەیەکمان هەبوو لەسەر وتم مامۆستا پێشەوەی بچینە بەرنامەکە بابەتێکی مامۆستا سەعید نورسیمان هەبوو وتم کە ئەفەرمێت پێغەمبەران خاوەنی وەکو مفەکر وەکو مفەکرەکان نەبوون وەکو فەیلسوفەکانی دنیا نەبوون کە لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا بۆری ڕائەکێشن پلوسکێ ینی بۆری فکریان ڕائەکێشن تاوەکو ئاوی ژیان بێن بۆ خەڵکی ئەویش لە ڕێگەیە کە ئەم بۆریانە ئەهێنن پارێزراو نابێت لە دەستی ئەوهامەکان و فەرسەفەی بەشەریش کە پڕە لە ئەوهام لەبەرەوە ئەڕژێت و ئاوەکەی ژیان ناگاتە ئەو خەڵکی کە پێویستێتی طبعاً ئەم باسکەرەوەی مامۆستا نووسی بە درێژی طبعاً ئەوەنە قسم لەسەر ئەو ماڵ شێخ کەمالی طبعاً لە شتەکەی من تێنەگەشت بوو خەیاڵی خۆی شتێکتر بوو وتی وەڵاهی زۆر وایە بە دەقیقی وایە طبعاً کێشەی شەڕی جیهانی سێ هەم لەسەر ئاو دروستە بێت اینجا ئەم مەسەلەیە طبعاً لە تورکیاوە ئەگەر بۆ نمونە ئەو سەدانە دروست بکرێت لە ئێران ئەو سەدانە دروست بکرێت ئاو بردی بۆ سەر ئاو طبعاً هەر ڕەبتی نەبوو بە ئاو مەوزوع دوای اینجا خەڵک تەلەفۆنی کرد تەلەفۆن کرایە و خەڵک جوێنی ئەو قسەی ئەوت كم حكومته والله من فلانة قركين لقالاوة أو مانية أو يتري طبعا تأخيري شو بموضوعك أصلا هنقرأ ما وصل أنا كي والله